ماوەی 16 ساڵە بە دڵێکی شکا و جەرگێکی سوتا و دێنە سەرگۆڕی کوڕەکەیان و فرمێسکی خەم دەڕێژن. حەقت سەردەرچ بکرێتەوە چم ناوێ بەس حەقەکەت دەوێتەوە. حەقی سەردەرچ حەقم دەوێت. وەک خۆیان دەڵێن سەردەشت تەنیا هی ئەوان نەبوو، بەڵکو قەڵەمێکی ئازاد بوو لە بری هەموو ئەوانە دەینووسی کە نەیان دەتوانی وشەی دڵخوازی خۆیان بخەنە سەر کاغەز. ئەو کەیسە لای ئێمە و لای سەرجەم خەڵکی کوردستان کراوەیە، کەیسی خەڵکی کوردستانە و سەردەشت تا 5/5/2010 کوڕی خانەوادەیەک بوو، ئێستا کوڕی سەرجەم خەڵکی کوردستانە، بۆیە خاوەندارەتی ئەو کەیسە تەنها لای ڕۆژنامە نووسان و ئازادی خوازان و خەڵکی کوردستانەوەیە و ئێمە دووپاتی دەکەینەوە دەبێ بکوژانی سەردەشت و نەخشەدا ڕێژەران و ئەوانەی لە پشتەوەی ئەو تیرۆرن ئاشکرا و دادگایی بکرێن و ئەو کەیسە لای ئێمە و لای سەرجەم خەڵکی کوردستان کراوەیە و بەکراوەی دەمێنێتەوە تا ئەو کاتی داد و دادگایەکی سەربەخۆ بوونی دەبێت ئەو کاتە بکوژان بۆ ئێمە و بۆ سەرجەم خەڵکی کوردستان ڕۆشنێ. ئەو ساڵەی سەردەشت عوسمانی تێدا تیرۆر کرا، دۆخی هەرێمی کوردستان وەک ئەمڕۆ لە تەنگەژەیەکی سیاسیدا بوو. نەدادگا و نەپەرلەمان نەیان دەتوانی ڕۆڵی پێویست بگێڕن، بگرێتە ئەمڕۆژ کەیسەکە نەگەیشتوتە ئەنجام. دەبینین لە زۆربەی ئەوانەی کە شەید کریان تیرۆر کریان دەبینین کاوە گەرمیانیان کاک سەردەشت، دەبین زۆربەی کاتەکان دەبین دادگا ڕۆلی خۆی بە تەواوەتی نەبینیەوە و پێویستە دادوەر و دادگاکان ڕۆلی خۆیان بە شێوەیەکی دادپەروەران دادگایەکان بەڕێوە بن. زۆربەی دادگاکان دەبین لە ژێی هەژمونی حیزبیەوە بڕیار دەدەن، پێویستە ئەوە نەمینێ و دادگاکان سەربەخۆکە، بەڵام بەداخەوە تاکو ئێساکە دەبینین کە دەبیستین و دەبینی و بڕیارەکان لە بەرژەوەندی حیزب یەکلای بیتەوە بەداخەوە. ڕۆژەشومەکەی سەردەشت بەیانیەکی زووی ساڵی 2010 دەچێتە زانکۆ لە ناکاو ئۆتۆمبیلێکی مینی پاس لە تەنیشتی دەوەستێت و بە چەند کەسێک دەیخەنە ناو ئۆتۆمبیلەکە و دوای 2 ڕۆژ لە ئەشکەنجە و ئازارێکی سەخت تەرمەکەی لە شاری مووسڵ با قۆڵ بەستراوی دەدۆزرێتەوە. سەردەشت عوسمان بوو بە دەستپێکی ئەو چیرۆکەی کە 16 ساڵە پرسیاریەوەی لێ دەکرێت بۆچی تیرۆرکرا، بۆچی بکوژانی تا ئێستا دەستگیر ناکرێت و کەیسەکەی یەکلایی ناکرێتەوە. ئاراس عەزیز، ڤار میدیا، هەولێر.